سڵاوتان لێبێت و ڕۆژتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان بیستکار خۆشحاڵە ئەم بەیانیەش لەگەڵ ئێوەم و باڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان بیستجار ئەم بەیانیەتان هیوادارم کە بتوانین ڕازاوەتر و جوانتر بکەین. خۆشەویستانمان ئێوە دەزانن کە ئێمە هەمیشە هەوڵی ئەوەمان داوە هەڵپشتی ئەو کەسانە بین کە کارێک دەکەن کە بۆ بەرهەمی ناوخۆی سوودی هەبێت یان کارێک دەکەن کە پەرە بە بەرهەمە ناوخۆیەکان بدەن. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان سەبارەت بەکردنەوەی بازارێکە ئەویش بە دروستکردنی بەرهەمی ناوخۆیی بەڵام بە بەرهەمی هوەری وەکو جلوبەرگ و ئەکسسوارات و ئەو بابەتانە کە لەلایەن گرنگیەکەی ئەوەیە کە لەلایەن کۆمەڵی گەنجانەوە ئەم بازارە ڕێکخراوە وەکو پێشنگایەک دروستکراوە. بۆیە ئەمە سەبارەت بەو بابەتە تەوەرە سەرەکیەکەمان کە ئەوە دەبێت و ئەو میوانە کە لەگەڵمان دەبێت سەبارەت بەو بابەتە قسە ئەکەین و خۆشی بەشدار بووە لەناو ئەو بازارە. جگە لەمانە کۆمەڵی بڕگە بابەتی دیکەمان بۆتان ئامادە کردووە. کۆتا ڕۆژی هەفتەیە بێگومانم کە وەکو هەمیشە دەمانەوێت کۆتا ڕۆژتان بە جوانترین شێوە بۆ بنەخشێنین بۆیە بابەتەکانمان لە وەرزشی هونەری کولتوری هەموو بابەتە ڕەنگەڕەنگەکان پێک هاتووە و سەرەتاش بۆ ئەوەی کە بێ ئاگار نەبین لە چوار دەوروبەرمانوە دەزانین سەر لە بەیانیەکەمان بە کۆمەڵێک هەواڵی نوێی سیاسی دەست پێ دەکەین کە ڕووی داوە یاخود ڕوو دەدات بۆیە بە کورتەیەک لەگەڵتانە بم دواتر دەگەڕێنەوە ناو بڕگە و بابەتەکان و قۆناغ بە قۆناغ لەگەڵتانە ئەبم بۆی کە بەرنامێکی جوانتان پێشکەشکەم لەگەڵ. پاپای ڤاتیکان پەیامێکی ئاراستەی گەلانی عێراق کرد. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان بەر لە دەستپێکردنی گەشتی بۆ عێراق و هەرێمی کوردستان پەیامێکی ئاراستەی گەلانی عێراق کرد. لە پەیامەکەدا پاپای ڤاتیکان ستایشی عێراقیەکانی کردو کە چەندین ساڵ گیرۆدەی شەڕ و ماڵوێرانین و خۆشحاڵی خۆی بە دیداری عێراقیەکان دەربڕیوە. لە بەشێکی دیکەی پەیامەکەی پاپا فرانسیس داهاتووە لە چەند ڕۆژی داهاتوو لە نێوانتان دەبم و تام بەزۆی دیداری ئێوەم کە سەردانی خاکتان دەکەم. بە بڕیاری ژووری ئۆپراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا هەموو بازگەکانی هاتن بۆ ناو پارێزگای هەولێر دادەخرێت. مقدم سەلام خۆشناو بەڕێوەبەری بازگەکانی پارێزگای هەولێر با کوردستان 24 ڕاگەیان سەرجەم بازگەکانی هاتن بۆ ناو هەولێر لە پارێزگاکانی دیکەی ناوەڕاست و خواروی عێراق داخراون وا ڕێگە بە هیچ هاوڵاتیەک و گەشتیارێکیش نادرێت بێتە ناو پارێزگای هەولێر. ئاماژەی بۆش کردووە هاتوچۆ لە ناوخۆی پارێزگای هەولێر ئاساییە تەنیا ڕێگە بە هاوڵاتیان و گەشتیارانی پارێزگاکانی دیکە نادرێت بێنە ناو هەولێر. 114 کۆچبەر لە شاری وانی باکووری کوردستان لە ناو بار هەڵگرێک دەستگیر کران. لە شاری وانی باکووری کوردستان لە ناو بار هەڵگرێک 114 کۆچبەری ناسایی کە زۆربەیان ئێرانی بوون دەستگیر کران. بە گوێرەی میدیاکانی تورکیا ئەو کۆچبەرانە بەنیاز بوون بەرەو وڵاتانی ئەوروپا بچن لە نێوانیشیانە ژن و منداڵ و کەسانی بەتەمەنی تێدا بووە. بەڵام دوای پشکنی لێکۆڵینەوە دەست بەسەر ئەو بار هەڵگرەدا گیرە بەهۆی ناجێگیری باری تەندروستی بەشێک لە پەنابەران ڕەوانەی نەخۆشخانەکرا. لە سوید کەسێک با چەقۆ هێرشی کردە سەر هاوڵاتیان و 8 کەسی بریندار کرد لە شاری ڤێتلاندای سوید کە کەسێک با چەقۆ هێرشی کردوتە سەر هاوڵاتیانی سڤیل بۆ سڤیل و 8 کەسی بریندار کردووە. بۆ پۆلیسی سوید ڕایگەیاندووە دۆخی تەندروستی 2 لە بریندارەکان ناجێگیرە. هێرشەکەش لەلایەن پۆلیسەوە بە برینداری هێرشبەرەکەواتە لە برینداری دەستگیر کراوە. ئێستا لە نەخۆشخانەیە. هەروەها پۆلیسی سوید ئاماژەی بۆش کردووە گومان دەکرێت هێرشەکە تیرۆریستی بێت. تەندروستی جیهانی پشتیوانی پاسپۆرتی کۆڤید-19 ناکات. میلیتا ڤینۆڤیچ نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە رووسیا لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەاندووە بە هیچ شێوەیەک پاسپۆرتی کۆڤید پێشنیاز ناکەن و پشتیوانی دەرکردنی ئەو جۆرە پاسپۆرتەش ناکەن. ئاماژەی بۆش کردووە لە داهاتوودا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاستپاردەی لەسەر ئەو زانیاریانی کە تایبەتن بۆ جۆرە پاسپۆرتە دەبێت. یونیسف ڕایدەگەێنێت پرۆسەی خوێندن لە جیهان بە قەیرانێکی سەخت تێدەپەڕێت. ڕێکخراوی یونیسف سەربەنەتەوە یەکگرتوەکان لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ کردووە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی زیاتر لە ساڵێکە
دەرگای قوتابخانەکان لەسەر ملیۆنێک و 168,000 قوتابی لە جیهاندا خراوە. ئەوەش قەیرانێکی مەترسیداری بۆ پرۆسەی خوێندن دروست کردووە. یونیسف داوا لە وڵاتان دەکات کردنەوەی دەرگای قوتابخانەکان و ناردنەوەی قوتابیان بۆ ناوەندەکانی خوێندن کاری لە پێشینەی حکوومەتەکانی جیهان بێت. کورسە کۆتایی هات. باسی مانگی ئادارە و هەمیشە دەزانین کە لە مانگی ئادار کۆمەڵێک کاروباری زۆر زیاتر لە مانگەکانی تر دێتە ئاراوە بە تایبەتی بۆ جوتیاران. وەساڵانە لەگەڵ هاتنی ئەم مانگە جوتیارانی دەڤەری ئاکرێ بە شێوەی هەرەوەزی لە ژێر خامی پلاستیکی دەست بە چاندنی خیار دەکەن. ئێستا زیاتر لە 2000 خامی پلاستیکی لە ئاکرێ هەن و بە ڕێژەی لە 190 خیار دەچێنن لەوێ. وە جوتیاران دەڵێن ئەم شێوازە کشت و کاڵکردنە قازانجی زۆری هەیە بە تایبەت لە کاتی پێگەیشتنیدا چونکە دەبێتە هۆی ڕێگری لە بەرهەمی هاوردا. ئەمی شێوازێکی دیکەی پشتیوانیکردنە لە بەرهەمی ناخۆی با پێکەوە بینێت. ئێوە 5-6 ساڵەکە ئەمە دەست بە خانی پلاستیکی کرده لە بۆ چاندنا خیارمە خیارەتە بنەچینین بەرومە خیارەتە بنەچینین تقریبی ئەوە 8-9 ڕۆژەکە ئەمە دەست بە بەروبوومە چاندنا خیارت کرده دێ خیاری نوێ چاندە ئینشاءالله لە بۆ 40 ڕۆژێکە دیگە تێ خیاری دێ پێوێتن دێ فرۆشی. شكر له خودي الحمد لله بخوش في الإشارة زابوينا العنا از شيء تقريبا أنا باتني بنت كوخا 10 كوخا باتني بترف بما الحمد لله بيشينوكا وشي هنوكانيا هنوكا العنا الحمد لله مويل الإشارة زابوينا شارة زايك باشين ولا سهي الحمد لله بخوش هم تشتلي زانين زبومه استفاده چه هزار صوت تقريبا برينوكا احتمال 1000 خانية كبوي ببلاستيكي الآن احتمال تا 2000-2500 لما تقام هبيتن وهتا رادتشيش أما خير والديته نابن خير مرينيته خير موالديته بس أكر مثلا حكومات وقت برو بما يقتي فلاحة مثلا وخيار انتماعتنا أكر بقتي أكونك لدرونيتن يعني منفعتك دي قتي ما بعشتر لبرسه مصرفي جيرانه وراس عراقي نافي لنا احترم نافي بس خياري بندي ما استربنا مادەم لەو خانووە پلاستیکیانە باسی چاندنی خیار بوو و جوتیارانی کورد هەوڵی ئەوە دەن کە بەرهەمەکان زۆربەی ناوخۆی بن بە
کەمێکیش بەز سوودەکانی خیار بکەیت کە چەند گرنگە بێگومان خیار بەهۆی ئەوەی کە بە چەندین ڤیتامین مادەی ڕیشاڵی و کۆمەڵێ ڤیتامین دیکە دەوڵەمەندە چەندین سوودیشی هەیە کە بریتین لە ئەوانەی کە ئێستا باسییانەکەم بۆ نمونە خەیار ڕێژەی شەکر لە خوێنە کەمەکاتەوە و جگەلەوە خواردنی خەیار کردداری هەرسکردن چالاک دەکاتەوە. خەیار بۆ کۆئەندامی بەرگری لەشیش زۆر بەسوودە و چەندین مادەی تێدایە کە بۆ ئێسک و مەسوولکەکان بەهێز دەکات بۆی ئەوانەی کە وەرزش دەکات و دەچنە هۆڵەکانی وەرزش دەبێت زۆر گرنگی بە خواردنی ئەو جۆرە زەڵاتانە بدەن کە خەیاری تێدایە و ئاوی زۆری تێدایە و جستە بە شێداری دەهێڵێتەوە واتە خواردنی خەیار دەکرێت بڵێن یەکسانە بەوەی کە ڕۆژانە چەندانەیە خیار خۆی یەکسانە بۆی کە تۆ پەرداخێک ئاوت خوارد و هەرچەند جێگرەوەی ئاو نییە بەڵام زۆر بەسوودە وەکو ئاو لەش چۆن بە شێداری ئەهێڵێتەوە خیاریش بە هەمان شێوە وە گەدە دەپارێزێت و زوودێکی زۆریشی بۆ ڕێخۆڵەکان هەیە بۆکو پاکەرەوەیەکی ڕێخۆڵەکان ئاماژەی بۆ دەکرێت. لە مادەکانی جوانکاری و پێستدا بەکاردەهێنێت ئەم خاڵیان زۆر گرنگە چونکە ئێمە دەزانین ئەمێ خانمان زۆرجار پشت بە زۆرێک لەو ماسکانە دەبەستین کە لە کۆزمەتیکەکان هەیە بەڵام بێ ئاگاین لەوەی کە سادەترین کەرەستە کە دەتوانین ماسکی پێدروستکەین و لە زۆربەی ماڵەکان یا بڵێم هەموو ماڵەکان پیا دەبێت ئەویش خیارە کە دەتوانی ماسکی خیار بۆ دەم و چاو دروستکەی بە تایبەتی بۆ ئەو چاردەوری چاو کە ڕەنگێکی تۆخی دەبێت ئەوە دانانی ئەڵلقەی خیار لەسەر چاو زۆر بەسوودە. هەمیش سوودەکانی خیار بێگومان ئەگەر باسی سوودەکانی خیار بکەین ئەوها بە ئاسانی و زووی تەواو نابێ بەڵام ئەوەندەی کە من دەتوانم و ئیزنم دەدەن کە قسەی لەسەر بکەم چکە کاتمان کەمە بێت لەبەر میوانەکەمان بۆ یارەوە بەسە. باشە با باسی شتێکی تر بکەین کە شێوەکارێکی سلێمانی لە ڕێگای 21 تابلۆ کە 21 تابلۆی نمایش کردووە بە شێوەیەکی جیاواز کاری لەسەر پیشاندانی ئازارەکانی ئافرەت کردووە. زۆر ئەو هونەرمەندانێکە کار لەسەر ئازارەکانی ئافرەتەکان بە زۆر شێواز هەندێکیان لە هونەرمەندان هەوڵەدەن لە تابلۆکانیان لە میوزیکەکانیان یاخود لە گۆرانەکانیان ئازارەکانی ئافرەتان بە شێوازێک لە شێوازەکان باس بکەن و ئەم کەسە هەستاوە بە نەخشاندنی تابلۆ و ئەو خانمە شێوەکارە هەوڵی داوە جوانی ئافرەت وەکو خۆی لە کۆمەڵگای کوردستاندا ببینرێت لە ڕێی تابلۆکانی با ئێمەش بتان بینە لای تابلۆکانی ببینن. تقریبا ساڵونی بۆ 2 ساڵە بێ کە ئیش لەسەر ئەم لەوحانە ئەەکەم کە پێکاتۆ لە 21 لەوحە ئیشەکەم چۆنەڵی باس لە ڤینۆسی شێواو ئەکا لەسەر ژن خی جوانی واتە من بە شوەیەکی گشتی ئەم کارم لەسەر ژنە لەسەر ئەوەیە کە جوانیەکانی ژن ناسکی ژن نەرمی ژن پیشان ئێم و ئامانجیشم ئەوەیە کە لە ڕێگەی ئەمەوە ئەوە بگەێنم کە ئەمێ جوانیەکانی ژن بڵم ژن جوانە ژن ئەمەیە ژن ئەم کاینە ناسکەیە. ئامانجێکی ترم لە کارەکەم ئەوەیە کە ئەمەوێ بە کۆمەڵگەکەم بڵێم ئیتر بەسە ینی تەواو نقطەیەک دانن لەوەی کە ژنەکان ئازار بن ئیتر بوەستن ئەها جوانیەکانیان ببینن بەقەدەر جوانیەکانیان هەڵسکۆتیان لەگەڵا بکەن باشیان لەگەڵا بکەن و ئەمە بۆ کۆمەڵگا لە ڕووی ڕەگەزی بەرامبەری شەوانێ ئەمێ ئەوە بگەێنم کە کاتێک تۆ بە دوای جوانیەکانی ژنەوەی هەوڵمەدا هەر لە ڕێگەی جوانەکانەوە ئازاری بدەیت.
بە شێوەیەکی گشتی کارەکانیشم چۆن وەرگرتووە ئەوەی کە مەسەلەن خەیاڵ سەراب زیاتر تێکەڵم کردەوە بە کارەکانم و واقع وەکو مۆدل بەڵام من چۆنەڵی بە شێوازی خۆم دەستکاریم کردووە و لەبەر ئاوێنەش ئەنی من خۆم مەسەلەن جاری وایە تۆ من زۆر جار لەو حەکەم ئەگەر بمەوێ ڤینۆسێک لەو ڤینۆسانە بکەم ئەتوانم ئیسفادە لە خۆم بکەم لە ڕێی ئاوێنەوە. بەڵێ دەگەڕێمەوە لاتان و باس لە بابەتەکەمان کە بکەین باسیەوە بکەین کە چۆن ئەوە خانمێ بوو بە شێوازێک لە شێوازەکان کاری ئادەستی خۆی و هوەری خۆی نواندە بوو. تەورەکەشمان باسی بازارێکی تایبەت بە براندی کوردی و کاری دەستی لە هەولێرە کە لەلایەن کەسانێک یاخود ئەکرێ بڵێن گروپێکی گەنجانی بەهرەمەندان دەکرێتەوە و کەسانی دەسڕنگین لەنا ئەو بازارە کۆمەڵێ هوەری خۆیان نمایش کردووە. میوانەکەشمان شەوق ئۆرگانزایە کە دیزاینەر و دامەزرێنەری گروپی گەنجانە. بەخێر هاتی شەوق. زۆر سپاس دەکەم. شەوق جاری تر مە لەگەڵ تۆ دانیشتێتەوە بەڵام بە شێوازێکی تر تۆ دیزاینی توربان و بێریت ئەکرد. بەڵام ئەم جارە لە بازارەکەتانە کە بازارێکی گەنجانە کۆمەڵی بەرهەمی دیکە هەیە. با پێش هەموو شتێ بزانم چۆن بیرۆکەی دروستکردنی بازارێکی ئاوهاتان بۆ هات گەنجەکان چەند گەنجن کە پێک هاتوون کارە دەستەکان چی؟ بڵێ طبعا ئێمە لە بدایەت بەشداریمان ئەکرد لەگەڵ بازارەکانی کە هەندێ مەرجەکانی بازارەکان نەگونجاوە لەگەڵ ینی بۆ ئێمە بۆ یان شوێنەکە باش نییە یان کولفەکە زۆر بێت گران بێ یان شتێک بێ ئێمە فکرەکەمان هاتووە کە ئێمە باڵپشتی ئەو گەنجانەی کە بەهرەمیان هەیە بەرهەمی خۆیان هەیە مەجموعەی گەنجی بەهرەمەند بەیەکەوە ئەو فکرەمان دروست کردووە کە ئێمە باڵپشتی بۆ ئەو کەسانە کە خۆمان بازارێک بۆی دەکەین یان ئەکتیڤیتەیەک بۆی دەکەین کە ئەتوانێت کە بەرهەمی خۆی دەردەکات بۆ سۆشیال میدیا و ئەوانە ئەو کەسانە کە لەگەڵمانە بەشداریەکەن زۆربەی پیجی ئۆنلاینیان هەیە دوکانیان نییە یەن پرۆدەکتی خۆیان نمایش دەکرێت. زۆر باشە. ئەوانە هەمویان گەنجەکان لە خانمان پێک هاتوون یاخود ڕەگەزی نێریشی تێدا لە کوڕان؟ زۆربەی خانمانە هەمووشی کاری دەستی خۆی هەمووی کاری دەستی خۆیە هەمووی بەرهەمی خۆماڵیە لۆکەڵ براندە یعنی هیچ شتی دەرەوەمان نییە زۆربەی کات ئەوە باشترە کە بەرهەمی خۆماڵی بێت لە بازارەکەی خۆمان چکە خۆمان وەکو باسم کرد کە باڵپشتی گەنجانی بەهرەمەندی کوردستانە. زۆر باشە. ئەم مێزە جارێکی تر کۆمەڵێ لە هونەرەکانی تۆی لەسەر بوو کارە دەستەکانی تۆ ئەم جارە کۆمەڵشتی تریتیایە ئەوەی من بزانم سایەن ئەمانە و سایان پێوەترێت و قماشی جلی پشتیشی پێوترێت بە عەرەبی ئەنجا پێم بڵێ ئەمە قماشەکانیان هەندێکی قماشی جلی کوردیە ئەوە نەخشەکانیشان نەخشێکی عەرەبی و خەلیجیە دەتەوێت چی ئاماژە بە چی بکەیت بۆ دووشتا؟ بیرم لەوە کردووە کە تێکەڵی مۆدلەکانی خەلیجی یان عەرەبی باشە لەگەڵ قماشی کوردی وەکۆی بەری خۆت ئێستا ئەمە قماشی جلی کوردیە بەس ئەو مۆدێلە هی سایەی عەرەبی یان سایەی خەلیجی من ویستم کە کولتوری کوردی و قماشی ئەو ڕەنگە و ڕەنگانەی ئەو قماشانەی کە لە کولتوری کوردی تێکەڵی کەم لەگەڵ ئەوانەی مۆدێلەکانی خەلیجی بۆ ئەوی دەربێنن بۆ ئەو کەسانەی کە لە دەرەوەی کوردستان کە پیشانیان بەم کە ئەو قماشانەمان هەیە لە ئەتەوێت کولتوری جلوبەرگی کوردی بە وڵاتانیش عەرەبیش بناسێنی. ئەنجا دوو تابلۆیش لێرە هەیە پێم وابێ پەیوەندیەکی بە هەستە هونەرەکەی تۆ هەیە بابزانم چیرۆکی ئەمانە چییە؟ ئەم دوو تابلۆیە ئەمە ڕسمی دایکمە خۆی لە کاتی کۆن ڕسمی ئەکرد من وردە وردە تەماشای ئەوە ئەەکەم کە زۆر حەزم لە ڕەنگا و ڕەنگ جا ئەگەر ینی لە نزیکەوە ببینی ئەو تابلۆکان بە
بە ڕەنگی زەیتی کراوە کە یعنی شتی زۆر تەفاسیلی زۆری وردی تایە طبعا هەر ڕسمێک و معنایەکی تایە یعنی خۆی بیر لە معناکە ئەکات کە بە ڕەنگەکانی خۆی بە فکری خۆی ئەگەنێ بۆ ئەو کەسانە ئێستا هەستە هوەریە لە دایکمەوە هاتووە بۆ نمونە باسیەوەت کرد چیتە لە هەستەکان دایکت بۆتی باس کردووە کە چی ئەوە یعنی خۆی بیر لە فکرێکەکە یان لە هەنێ جار معنایەکە لە گۆڕانەیەەکە یەکسەر بە ڕەنگەکانی خۆی لەسەر تابلۆکە دەری ئەکات کە تەماشایەکی لەکسەر لێتی تێگەی باشە بینەوە سەر بازارەکە باسی بازارەکە بکەین ئەمڕۆ لەناو بازارەکە ئەو بەرهەمانەی کە هەن زیاتر جلوبەرگن یاخود ئەکسسوارات و چیتری تایە هەموو شتی تایە طبعا ئەو کەسانە کە بەشداری کردوون خۆم بە تایبەتی خۆم بەشدار یعنی خۆم مادەم ئەو بڵم کاتە سەرپەرشتیکردنی ئەم بازارە لە ئەستۆی تۆیە بەڵێ خۆم مجموعی گەنجی بەهرەمەند ئێمە بەیەکەوە ئیشەکەین بەس کە ئەو شتانە کە ڕئیسین کە هەڵبژاردننی ئەو کەسانە بەشداری دەکەن خۆم شوێنەکە خۆم تهدیدی ئەەکەم بەشی علااقات و ئەوانە هەمووی عیدی خۆمە و مجموعی کەسیش لەگەڵمانە ئەویش بچ پێوەرێک ئەوانت هەڵبژاردووە تەقیمت چۆن کردو کە ئەوانە دابنیت و ئەگەر کەسێکیش حەز بکات لە بەشدار بێت لە بازارەکەتان جا دواتر باسی کڕینەکە یەکەم بەس بەشدار بێت لە بازارەکەتان بەرهەمی خۆی بێت دەبێت چۆن پەیوەندی بە تۆ بکات ئەو کەسانە کە هەڵبژاردوو بۆ بازارەکە یەکەم ئیشەکانی زۆر تایبەت بێ دووبارە نەبێتەوە اینجا زۆر تەرکیزم کردووە کە بە کواڵەتی بەرز بێت چکە حەزەکەم ئەو شتانە کە خۆم ینی بە بازاری خۆم دەربێنم بۆ ئەو کەسانێک کە یەن بۆ بازارەکە سەیری شتێکی های کواڵەتی کە لە کوردستان کە شتێک دەکرێت کە جار لە بەریەکەیت و تەواو تێک ئەچێت تۆ مەبەستت ئەوە نییە بمێنستم ئەوە کە شتێکی ئێمە بەهای کواڵەتی دروست دەکەین نەک بە شێوەیەکی زۆر عادی و لۆکەڵە نەشتی لۆکەڵ عادی نییە و زۆر چاکە یعنی باشترە لەوانەی کە لە دەرەوە دەهێنرێت زۆر باشە چەند کەسن بۆ ئیمڕۆ 15 کەس بەشداری کردووە لە جیلوبەرگە و ئیکسیسوارات و ڕسم و تابلۆ و تاج ئەوانە یعنی شتێکی هەمووی تایبەتم هێنا ئیشاڵە ئێوەش ینی سەردانمانەکەین و ئەیبینی کە زۆر بە کواڵەتیکی زۆر بە ینی بە دەقیقیم هەڵبژاردووە کە زۆر جوان زۆر باشە پێم بڵێ کەوتت ئیمڕۆ یعنی مەبەستە بەس ئیمڕۆ و بەیانی بازارەکە ئیمڕۆ سپەی لە ساعە 12 نیوەڕۆ تا 9 شەو بەردەوامە لەکوێ ئەبێت شوێنەکەتان لە مەطعەمی پاسکۆد خۆی مەطعەمەکە تازە کراوەتەوە لە قەریەی ڤیتەڵ لە بەرامبەر هۆڵاند بازار خۆی تەنیشت قەریەی ئینگلیزی لە ریزی مەطعەمەکانە زۆر باشە ئەجا با ئەوش بزانم کە یەک دانێک لەمانە بێنیتە پێشەوە کە چۆن لەبەر ئەکرێت لەبەرکردنیان چکە هەر ئاوها دانراوە نیە کامیان بۆ خۆی ئەمە یعنی من مجموعی یعنی هەر یەکە و مۆدیلێک کە ئێستا ئەمە ڕەشە ئەمە بێقۆڵە طبعاً وەکو ئێلێک لەبەرەکرێت وەکو ئێلێک لەبەرەکرێت ئەتوانی بێقۆڵیش لەبەرکێ ئەتوانیش قۆڵی لەگەڵی تێکەڵم کردووە لەگەڵ قۆماشی کوردیە کوردی ئەمە بۆ هێلەگ و کەوا خۆی بۆ هێلەگ و کەوا من هێلەگم کردووە بەس بە شێوەیەکی وەکو سایە ئەمەم پێوە کردووە بۆ خوارەوە ینی مۆدلێکی نوێیە بەشتر ئێلە کورد ینی هەم هێلەگ و هەم سایە بەیەکەوە ئەشکرێ بڵێ نیوە کەوایە تقریبا نیوکەوە ئەوەی تر ئێستا ئەمە طبعاً بە قوماشێکی قورسم دروست کردووە قورسترە بەڵێ ئەمە تێکەڵم کردووە لەگەڵ ئەوەی مصری طبعاً ئەمە مۆدلەکەی مصریە چکە ڕەمەزانیش هاتووە ئەم مۆدلە بۆ ڕەمەزان زۆر ئەگونجێ ئستا ئەم پارچەی هەیە لە پێشەوە عینە پارچەکەی لە پشتەوەشی تایە پشت و پێش یعنی پشت و پێشیش مۆدلێکی جوانە زۆر تێکەڵم کردووە لەگەڵ مۆدلێکی ڕەمەزانە ئەگونجێ چکە خۆتە زانی پشت و ئەوانە زۆربەی لە ڕەمەزان لەبەر ئەکرێت باشە دەستەکانت خۆش بێ اینجا بابین لەسەر ئەوەی کە ئەم براندانە جگەلەوەی کە لەم بازارە چۆنە لە پێشکەش کراوە لەم بازارە دەخرێتە ڕوو لە شوێنێکی تریش کاری لەسەر کراوە
یاخود لێرەیە کەم جاریانە ئەو مەبەستێت ئەو کەسانە کە بەڵێ، بەشداری بەڵێ، کردووە بەڵێ. من ئەوە دووەم جار لە هەولێر بازارێک ڕازانەوەی بازار دەکەم مجموعی کەس کە پێشتر لەگەڵمان بوو ئێستش حەزیان لێ بوو کە دیسان بەشداری کەن لەگەڵمانە چونکە یەک طبیعەتی هەیە لەو بازارانە کە خۆم دەیکەم کە جەوێکی وەکو بڵێن جەوێکی عائلی هەیە کە زۆر یعنی ئەو کەسانە بەشداریان کردووە هەستەکەن کە نزیکن لە یەکترەوە کە ینی حەزیان لێ کە بەردەوام بن لەگەڵمان هەموو جارێ لەگەڵ گروپێکتان لێ هاتو گروپێکی خێزانی کە بەردەوام خەریکی کردنەوەی ئەم بازار جاری پێشوش فرقەی موسیقی لەگەڵمان بوو ئەم گروپی ئەم جارش جاری پێشوو لەگەڵ گۆرانی پێش و عزف بوو میوزیک بوو ئەم جارش لەگەڵ گروپی پارەش لایف میوزیک دەکەین تقریبان 3 ساعتێک لەگەڵمانە دەبن لە ئفتتاحەوە اینجا بەنسبەت ئفتتاحیش ئەوە باسەکەم کە ئیشاڵڵا فەرهەنگ غەفور بەڕێز فەرهەنگ غەفور خۆی ئفتتاحەکە بۆمان دەکات کاتە پشتیوانێکی تەواو کراون بۆ ئەوەی کە بەرهەمی ناوخۆی بە تایبەتی ئەو براندانێک کە براندی ناوخۆین گەنجانێکی وەکو ئێوە ئەو کارە بکەن و جگە لەوەش ئێوە تەنها کارتان لەسەر کار دەستەکان نەکردەوە تا گروپی میوزیکی شەهێنن بۆ ئەوەی کە دەرفەت بۆ ئەوانش بڕخسەن کە لەوێ نمایشی خۆیان بکەن شەوق تۆ دیزاینەری پێمان بڵێ کە ئەم ساڵ جلوبەرگی کوردی بۆ نەورۆز و ئەبینی کە مانگی ئادار هات پڕە لە بۆنە وەنیە و پڕا بێت لە جلوبەرگی ڕەنگاوڕنگ دیزاینەرەکان خۆت چیتان پێ باشە خواست لەسەر چ جلوبەرگێکی کوردی بۆ ئەم ساڵ زۆرە ڕەنگەکە چ ڕەنگێکە زیاتر خۆمان کە باسی بەهار دەکەین یعنی جلی کوردیە یعنی ڕەنگا و ڕەنگی ئەو قماشەی جلی کوردی من وەکو باسم کرد حەزمە کرد کە تۆزێ شتێکی تازە ئیزافاکەم لەسەر جلی کوردی کە تێکەڵی کەم لەگەڵ مۆدلەکانی کە یان ڕەنگەکانی جلی کوردی کە تێکەڵی کەم لەگەڵ شتی سادە بۆی ئەو ینی کەوایە ستا من ئەوەی خۆم کەوایە لە ژێرەوە کە کردومە بە ڕەنگی سادە بۆی ئەوانە زیاتر دەرکەوێت جا خواستە لەسەر شتی تازەیە باسم کرد کە هەموو ڕەنگەکان کاتە بەگشتی سادە زیاتر یاخود گوڵدار و نەخشدار خۆی گوڵدار زۆر جوانە بەس زۆر ڕەنگەکانی ینی ئەگەر کاوا ڕەنگەکانی زۆر بەقوت بێ ئەبێ ژێرکاوە ڕەنگێکی سادە بێ یان ناسک بێ زۆرتەوە ئێستا ئەو کەسانی کە بینەرمانن حەزەکەن سەردانی بازاڕەکەتان بکەن هەندێکی شێ ئەمڕۆ مەجای نابێت سبەی مەجای نابێت ئەگەر بیاوێت بەرهەمەکانی ئێوەی دەستکەوێت ئەبێت چۆن بەرهەمەکانتانی دەستکەوێت من وەکو باسم کرد ئەو کەسانە کە لەگەڵ ئێمە بەشداری دەکەن هەمووی پیجی ئۆنلاینیان هەیە و دوکاندار نییە کە ئێمە یارمەتی ئەو کەسانە کە بەرهەمی خۆیان دەربێنن بۆ خەڵک زۆربەی بزنس کاردی خۆی هەیە یان پیجی خۆی لەسەر ئینستاگرام یان لەسەر فیسبوکی هەیە کە ینی تەوزیع ئاکات ئەماکرێت دواتریش کە بازاڕەکەش تاوا بوو بزنس کارتەکانیان لای ئەوانە مێنێت و لەسەر کۆنتاکت لەسەر چۆنەڵێ حەسەبی تەڵەب بە پێی پێویست ئیش ئەەکەنیە ئێوە یاخود هەر ئەدورن و دروست ئەەکەن و دواتر ئەفرۆشنەوە یاخود چاوەڕێ ئەەکەن ئاساییە ئەگەر کەسێکیش حەسەب تەڵەب شتێکی بێت بەنسبەت خۆم بەنسبەت تۆربانەکان هەر ئەوەش ینی ئیشەکەی خۆمە بە حەسەب تەڵەب ئیشەکەم چکە ئەوە کە ئەو ینی ئەو نقطە زۆر گرنگە لە لامە کە شتێکی تایبەت بۆ ئەو کەسانە کە شتێک لێمان داوا دەکات کە تایبەت بە خۆی بۆی دروستەکەی خۆی ئەسڵەن ئیشی دەستی ئەم سفەیە زۆر ینی تایبەتە بە ئیشی دەستی کە ئەتوانی شتێکی تایبەت بەو کەسەکە بەبێ داوای خۆی دروستیەکەی طبعا هەندێ ئەو کەسانە کە بەشداری کردوون لەگەڵمانە هەیە معمەلی هەیە کە معمەلێکی ناوماڵیان لە شوێنێکی ترە کە بەردەوام ئیش دەکات خۆشم بەردەوام دروستی ئەەکەم بەس
بەبێ تەڵەبیش زۆربەی کات بەبێ تەڵەب تۆربان و گشت و ئەوانە دروست دەکەم. چاوەڕوانی ئەوە بکەین کە گروپەکەتان گەورەتر ببێتەوە بەتەمان پەرەی پێ بدەن گروپەکە گەورەکەن عفوان بەتەمان گروپەکەتان گەورەتر بکەنەوە زیاتر ژمارە ئەو کەسانی کە بەشدارە بن لە بازاڕەکان زیاتری بکەن بەتەکید یعنی ئەم جارە چکە شوێنەکە زۆر ئەوە گەورە نەبوو حەزیشم نەکرد کە ببێتە قەرەباڵغی چکە خۆت ئەزانی ئێستا و کاتی وە کۆرۆنا ئەبێ بەبێ ڕێنمایی تەندروستی بڕۆین و هیچ کۆبوونەوەیکی و زۆر ئێزدیحامی دروست نەکەین بەس بە تەمام ئینشاءڵڵا بۆ مانگی چوار بدایەتی مانگی چوار بازارێکی گەورە دەکەم بۆ ڕەمەزان خۆتەزانی ڕەمەزان ئینشاءڵڵا زۆر نزیکە ئەو کەسانە کە ویستیان بەشداری بکەن ئەمڕۆ لەگەڵمان جێگە نەماوە کە وعدیان دەکەم کە ئینشاءڵڵا بۆ مانگی چوار بازارێکمان هەبێ و گەورەتر بێ و بەشی ئەوان دەکاتن باشە زۆر سپاس دەکەین شەوق ئۆرزەنگ ئۆرگانزا شەوق ئەو ناوە زۆر قورسە من دوو جاریش هاتی بۆم لەبەر ناکرێت قماشێکی ئۆرگانزای زۆر ینی تایبەتە بە جلی یعنی ئێستا ئەمە ئەتوانن بڵێن قماشێکی ئۆرگانزایی تایبەتی بە جلی حەفلات یعنی دایمە بریق و باق و دڵخۆشی یاخۆ هەمیشە لە خۆشی دابیت و هەمیشە کارە جوانەکانت پەرەی پێ بدەیت و بە هەموو شێوەیەکیش ئەوە ئێمە لەگەڵتین بە شێوازی جیاجا چەند جارێکە لەگەڵمانیت و ئەمە نەک تەنها بۆ تۆ بۆ هەموو گەنجانی کوردستان ئەوانەی کە هەوڵی ئەوە دەن کە کاری دەستی خۆیان بەرهەمی خۆیان بڕاندی خۆیان هەبێت ئەوە بێگومان پرۆگرامی ڕۆژباش لەگەڵیانە و سپاسی تۆ ئەەکەین کە ئەرکت کێشە هاتی و دەستخۆشی لەکەین هیوادارین بازارەکەت بازارێکی بە ڕێکوپێکی و بە جوانی ئەو شێوەی کە بیرت لێ کردوتە بەڕێوە بچێت ئەمڕۆ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم بڕگەیەمان بوون ئێستا پێکەوە دەچین بزانین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان بە چ شێوەیەکە و دواتر لە بڕگەکانی تر دێمۆلاتە. هەر وڵاتێک و کولتورەکەی بە شێوەیەک دەناسێنێت
و ئێستا وەک بینیمان ئەمە بە شێوەی جلوبەرگی کوردی دەتوانین کولتوری وڵاتەکەمان بەرە وڵاتانی دیکە ببین بە دەنگی گۆرانی بێژەکانمان یاخود بە کۆمەڵشتی دیکە. کولتور بەشێکە لە ناسنامەی مێژوو ڕەسەنایەتی زۆرینەی وڵاتان. هەندێک جارە و کولتورە لە یاریکیشا دەبینرێت. بۆ نمونە یەکێک لەو یاریە دێرینانش کە لەلایەن رووسیەکان گرنگی زۆری پێدەدرێت پێشبڕکەی ئەسپی ڕەسەنی رووسی و گالیسکەکانیانە کە پە چەندین ڕێگەی دژوار و تەسک و جاجادا دەیان بان و باز دەدەن کە ئەم یاریەش لای رووسیەکان گرنگی خۆی هەیە و لە سەدەی حەڤدەوە سەری هەڵدا و تا ئێستاش بەردەوام. یەکێک لە یاریە دێرین و سەرنجڕاکێشەکان کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 400 ساڵ لەمەوبەر سەما و مەشقی ئەسپ و گالیسکەکانە لە رووسیا کە بۆ هەر گالیسکەیەک 3 ئەسپ هەیە و پێکەوە پێشبڕکێ دەکەن. خاڵی گرنگی ئەم یاریەش ئەوەیە کە بە ڕێگەی تایبەت و سوڕانەوەی خێرا و ڕاڕەوی تەسک و کۆسپەکان تێدەپڕن. ئێمە بەوردی ڕۆیشتنی سەر ڕێگاکەمان لە بەرچاو گرت درستی لێخوڕینی ئەسپەکان تاوەکو هاوشان بێت لەگەڵ شێوازی ئەسپەکان کە چەند جلەکانی گونجاو بێت لەگەڵ ڕۆیشتنی ئەمانە پێوەرن و لە بەرچاویان دەکەین. بۆ ئەم پێشبڕکێیە ئەسپی ڕەسەنی رووسی بەکاردەهێنرێت کە بە خێرایی 45 بۆ 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەڕۆن. ئەسپەکان بە شێوازی جوان و جلوبەرگی ڕازاوە دەڕازێنرێنەوە. ئەسپەکانی ئێمە جۆرێکی تایبەتن ڕێگە لە زاوزەیان ناگرین لە ئەسپی ڕاکردن کەمتر نییە توانەکانیان تەنیا ئەوەیە ئەم ئەسپانەی ئێمە بە شێوازی تایبەت ڕاهێنانیان پێکراوە و دەتوانن زۆر بە جوانی نمایش بکەن. شارەزایانی بواری کولتوری رووسیا گرنگی بەم جۆرە یاریە دەدەن و بە بەشێک لە نوێکردنەوەی کولتوری وڵاتەکەیانی دەزانن. هاوکات لە ڕێگەی ئەم یاریەوە نەوەی ئێستایان ئاشنا دەکەن. ئەم یاریە لە سەدەی حەڤدا لە رووسیا سەری هەڵدا و بە یاریەکی کولتوری ناوبراوە بە تایبەت دوای ئەوەی شاعیران و نووسەرانی بەناوبانگی رووسیا ئاماژەیان پێکردن. ئێمە هەمیشە دەڵێن لە هەر شوێنێکی دنیا بابەتێکی سەرنجڕاکێشە بێ ئەوە لە ڕۆژباش ئێوە دەتوانن بینەری. بۆ نمونە زۆرێک لە وەرزشەکان لە هەموو ناوچەکانی جیهان ئەنجامەدرێن. بەڵام چارە چییە ئەگەر کەسانێک حەز بکەن یاخود ئارەزووی سەوڵێدانیان هەبێ بەسەر شەپۆلی دەریاکان بەڵام وڵاتەکەیان ئەمەندە سارد بێت بەهۆی سەرماوە بۆ ماوەی چەند مانگێک نەتوانن بچنە قەراغ دەریاکانیان ناتوانن بچنە دەریاکان بەوەی کە دەریاکانیان بۆتە بەستەڵۆک و بەستێتی و بە بەستەڵۆکیش چەند مانگێک ئەمێنێتەوە بۆیە بێگومان بیر لەوە دەکەنەوە کە لەسەر ئەو بەستەڵۆکە شێوازێکی یاری یاخود وەرزشکردن بکەن. ئەمەی کە باسی دەکەم بەڵێ وڵاتی فینلەندایە کە خەڵکی فینلەندا وەرزشێکی ناوازە لەسەر دەریابەستۆکان ئەنجام بدەن کە بە خێرایی 100 کیلۆمەتر لە کاتژمێرێک بەسەر دەریابەستۆکان دەخلیسکێن و دەڕۆن. بێنە بەر چاوی خۆت ئەگەر تۆ سەوڵ لێ بدەیت لەسەر دەریایەک بە ئاسایی قەت 100 کیلۆمەتر لە کاتژمێرەکان ناتوانانی بەڵام ئەم شێوازش وای کردووە کە کەسەکە وەرزشەوانەکەوتانە 100 کیلۆمەتر لە کاتژمێرێک بەسەر دەریابەستۆکە بخلیسکێت و بڕوات با پێکەوە بینەر. ڕاهێنانە وەرزشیەکان جۆرا و جۆرن بەڵام ئەم ڕاهێنانە لە وەرزشکردن بۆ هەمووان گونجاو نییە بەهۆی ئەو کەش و هەوا تایبەتەی کە پێویستە هەبێت بۆ ئەنجامدانی. ڕاهێنانەکە لەسەر دەریا بەستۆکانی چەند وڵاتێک ئەنجام دەدرێت کە ژمارەیان لە پەنجەکانی دەست تێناپەڕێت. من لە ساڵی 2009 پاڵەوانەتی وەرزشی سەرشەپۆڵی دەریان بەدەست هێنا و پێم خۆش بوو ئەم جۆرە وەرزشە لەسەر دەریای بەست و تاقی بکەمەوە کە هەمان وەرزشە. جیاوازیەکەی ئەوەیە کە لەسەر دەریا پێویستمان بە بەهێزی خۆڕاگری زیاتر هەیە بەڵام لە دەریای بەست و دەتوانانی خێراتر بڕۆیت. ئەم وەرزشە
لەسەر دەریای بەستووی بالتیک و کەناراوەکان لە هێلنسکی پایتەختی فنلەندا هەوادارێکی زۆری هەیە. ساڵانە بەهۆی ئەو بەستۆڵۆکەی کە لەسەر دەریای بالتیک دروست دەبێت کۆمەڵێک وەرزشەوان کاتێکی خۆش و پڕچێش بەسەر دەبن. وەرزشەوانانی ئەم یاریە تایبەتە بە پارچە تەختەکانی ژێر پێیان دەڵێن تەختەی شادی، وەک خۆیان دەڵێن شادی و خۆشی و خەندا دەخەنە سەر لێوانی هەوادارانیان. ئەم جۆرە وەرزشە سەخت نییە، بەڵکو تەنیا کەمێک پێویستی بە بەهێزی و خۆ کۆنتڕۆلکردن هەیە. بۆ بەراورد بە نمایشی سەر شەپۆ لە وەرزی هاوین کە لەسەر دەریا بە خێرایەکی کەمتر دەتوانی لەسەر شەپۆلەکان بڕێت. ئەم دەریانەی ئەم وەرزشیان لەسەر ئەنجام دەدرێت دەبێت بەستەڵەکەکەیان لە 30 سانتیمەتر کەمتر نەبێت. بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەم ناوچانە بەستەڵەکەکان خەریکن دەتوێنەوە. ئەمە شوا دەکات کاتێکی زۆر نەمێنێت بۆ ئەوەی هەوادارانی ئەم جۆرە وەرزشە و وەرزشکاران چی دیکە بەردەوام بن. جا بێنە پێش چاوی خۆتان دەبێت چەندە سارد بێت کە دەریایەک بیبەستێ. ئێمەش یەک تۆ سەرمامانە بێت یەکسەر بۆ لای سۆپا ڕاکەین و سبلیت گەرمەکەی پێەکەین لە بەرەوەی کە سەرمامان نەبێت. ئەوانش لەسەر دەریایەکی زۆر سارد یاریەکیان دروست کردووە کە خلیسکێنی لەسەرەکەن. من کە حەزم لە سەرمانی تر نازانم ئێوە باشە. زۆر جار ئەبیستین ئەڵێن دەست بەسەر فڵان خۆراک گیراوە یاخود دەست بەسەر فڵان شت گیراوە فڵان شت پۆلیس گرتوێتی. بەڵام زۆر سەیرە کە دەتوانین لێرە باسیەوە بکەین کە دەسەڵاتدارانی ئەندونوسیا دەستیان بەسەر کۆمەڵێک لە پەلەوەر و هەروەها کیسەڵ گرتووە کە 600 باڵندە و نزیکەی 400 کیسەڵە کە هەڵدراوە. بۆچی دەستیان بەسەرگیراوە؟ با ئەوە بڵێن هەڵدراوە لە ڕێگەی 19 لۆری بار هەڵگرەوە بە قاچاق ببرێنە دەرەوەی وڵات. دواتر لە ناو قەفەزی تایبەت دانراون بۆ پشکنینی ڤێتەرنەریان بۆ ئەنجام درراوە. پاشان لەگەڵ سروشت ئاشناکراونەتەوە. بڕیاریشە ئەو کەسانی کە هەوڵی بە قاچاقکردنی باڵندە و کیسەڵ و ئەستێرەکانی دەریایان داوە دادگایی بکرێن و سزای یاسایی بدرێن. بێگومان لە دوای کە پۆلیس دەستی بەسەر ئەو ژمارە زۆرە لە باڵندە و لە کیسەڵەکان گرتووە جارێکی دیکە بۆ ناو سروشت ڕەوانەی کردوون و چۆنەڵێت ئەمە شێوازێکی نوێیە. زۆر شت ناڵم باس کراوەکە پۆلیس دەستی بەسەراگرتووە کە بە شێوەیەکی نایاسایی بە قاچاق بەرە وڵاتێکی تر براون. بەڵام ئەم باڵندە و کیسەڵ و ئەستێری دەریایانە شێوازێکی نوێ بوو کە بیستمان و بینیمان پێکەوە کە لە ئەندونیسیاوە بە تەمابوونە بە قاچاق بەرە وڵاتانی دیکە ببردرێت. بۆیە ئێستا پۆلیس دەستی بەسەراگرتوون و چۆنەڵێت قاچاقچەکان بخوان بە کوردیڵێ ماڵوێران بوون چونکە هەر هەمووی ئەمان پارەیان پێداوە بەڵام ئەمانیش بە شێوەیەکی دیکە ڕەوانەی سروشتیان کردوونەتەوە و دەستیشیان خۆش بێت. ئەوەش بۆ ژینگە پارێزان هەواڵێکی زۆر خۆشە کە بەو شێوەیە ژینگەی گۆی زەوی دەپارێزرێت و ئەو باڵندە و کیسەڵانە ڕەوانەی ناو سروشت دەکرێنەوە. لەم بابەتە ئەچینە پشتێنەی گەرمی زەویەوە ئەچینە ئەندونوسیا. ئەندونوسیا بە یەکێک لەو وڵاتانە دادەنرێت کە ئاژانسی جیۆلۆجی ئەندونوسیا بڵاوی کردوتەوە لە دوورگەی سۆماترا تەقینەوەی گڕکانێک ڕوویداوە. بۆیە دەڵێن پشتێنەی گەرمی زەوی چونکە ئەندونوسیا بەوە بەناوبانگەکە گڕکانێکی زۆری هەیە و ئەو گڕکانە بە بەرزی 500 متر پێ بەرز بۆتەوە. دواتر چەند گڕکانێکی دیکە لە ناویاندا تەقیوەتەوە. ئەمەژە بۆش کرداوەکە تەقینەوەی گڕکانەکان هیچ زیانێکی لەسەر هاوڵاتیان و مڵک و سامانیان نەبووە و ئەڵلقەیەکی بە دەوری شوێنی گڕکانەکە دروست کراوە بۆی کە ڕێگە نەدرێت هاوڵاتیان نزیک ببنەوە. هەروەها بڵێسە و پریشکی گڕکانەکان زیانێکی گیانی و مادین نەبێت لەسەر خەڵک بۆیە ئەو ناوچەیان گرتووە و ئەفسەرێکی چاودێری ڕاگەاندووە کە ناوچەکە چۆڵ نەکراوە هاوڵاتیان نەگوازراونەتەوە هەمویان لە جێ خۆیانن چونکە مەترسی ئەوەی لەسەر نییە بەو هۆیی کە ڕوودانی و گڕکانە لە 2010ەوە لەلایەن شارەزایان و پسپۆڕانی جیۆلۆجیەوە پێشبینی کراوە بۆ ئەمانیش ڕێکارەکانیان گرتو دەبن. وەک باسیشم کرد ئەندونیسیا پشتێنەی گەرمی زەویە و 135 گڕکان لە ئەندونیسیا هەن کە گڕکانی چالاکن
هەر سات و چرکەیەک چاوەڕوانی ئەوان لێ دەکرێت کە بتەقێنەوە بۆیە بەبەردەوام وڵاتی ئەندونیسیا ڕێنمایی تایبەت یاخود هەندێک ناوچە هەن کە دەزانن گڕکانەکان لەوێ ئان و ساتیان بۆ نییە ئەوە نابنە شوێنی نیشتەجێبوون بەو هۆیەوە لەبەرکە خەڵک پارێزرابن وەک دەیشی بینن ئەوە تەقینەوەی گڕکانەکەیە کە 500 متر بەرز بۆتەوە. باسی زۆر بابەتمان کرد تەنها باسی بازارمان نەکردو بزانین لە بازار چۆنەڵێ چ خەبەرە چ دەنگ و باسە سەبارەت بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر بابزانین بە چ شێوەیەکە من کە دێتە سەر شاشە بۆ ئێوەشی دەخوێنمەوە ئەوانی کە دەستیان گیراوە ئێستا خەریکی خواردنی بەیانی لێنانن بە لێرەوە گویان لە من بێ قەیناکە سیر نەکەن من پێتانەڵم چۆنە و بە چ شێوەیەکە کە $100 ئەمریکی بەرامبەر بە 145,000 دیناری عراقی ئەگەر هەڵە نەبم 145,000 دیناری عراقی چکە ئێستا شاشەکە هاتە لای من 100 یۆرۆ بەرامبەر بە 174,000 دیناری عراقیە 100 پاوندی بەریتانیش بەرامبەر بە 202,500 دیناری عراقیە بۆ شێوە 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,800 دیناری عراقیە 100,000 تومانی ئێرانیش بەرامبەر بە 5,800 دیناری عراقی مسقالێکیش زێر بابزانین چەندێکە کە زەری عیار 24 بێت بە 405,000 دیناری عراقی مسقالێکیش زەری عیار 21 بە 357,000 دیناری عراقی و مسقالێکیش زەری عیار 18 بەرامبەر بە 304,000 دیناری عراقی. بابەتێکە بۆ خانمان جاگوێم لێ بگرن خانمان هەمیشە هەڵ دەدەن پێڵاوەکانیان لەگەڵ جلوبەرگ و جانتا و ئەکسسوارەتەکانیان بکوچن وەکو ئێستا بەڵام بەشێک بۆ ئەوەی کە بۆ ئەو گونجاندنە پێڵاوی پاژنە بەرز لە پێ دەکەن لە کاتێکدا پێڵاوی پاژنە بەرز چەندین زیانی زۆری هەیە هەرچەند ئەمە زیانەکان باس دەکەین ئێستا من یەکێکە بلەوانی کە باسی زیانەکانێکم بەڵام چی بکەم پێڵاوی پاژنە بەرزم لە پیاە پێڵاوی پاشنە بەرز ئازار لە بڕڕێی پشت دروست دەکات پێگومان بەو شێوەیە پەستانی خوێن لە پەنجەکانی قاچدا بەرز دەکاتەوە دەبێتە هۆی لاوازبوونی بەستەرەکان پێڵاوی پاژنە بەرز ئازاری ئەژنۆ دروست دەکات ملولەکانی خوێن لە کار دەخات ئازاری پاشنە و هەڵاوسانی پێ زیاد دەکات ستاوانی کە جۆبیستی منن و خۆشم ئەڵێم ئەم هەموو زیانەی هەیە باشە بۆچی ئەمە لە پێی ئەەکەین بەڵام چۆنەڵێ پندێک هەیە ئەڵێ بۆ کۆشام و خۆشکێلام کۆن بم کوژە بەس جوانم کە جوان دەرم خا ئێمەش لەبەر ئەوەی کە بێگومان بۆ ئەوەی کە جوان دەرکەین بەژنێکی ڕێکمان هەبێت لە نوکە پێ بۆستین چکە بەستان بە نوکە پێ تەنانەت بە ڕقسی بالیاش چونکە لەسەر نوکە پێوەستی زۆر جستە جوانتر دەرەخات ئێمەش تحملی ئەو ئازارەوەکەین و پێڵاوی بەرزش لە پێەکەین چی بکەین بەڵێ بەو هیوایی کە بتوانین کۆنتترۆلی ئەو شتانە بکەین و بتوانین پێڵاوی بنێکی هەبێت کە کێشەی تەندروستیمان بۆ دروست نکات چونکە بەڕاستی تەندروستی زۆر گرنگە لە هەموو جوانکاری و لە هەموو شێوازەکانی دیکە دەبێت گرنگی بە تەندروستی بدەین ئێستاش سەبارەت بە تەندروستی دەچینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ ژاکاڵ خۆشناو کە ڕاهێنەری وەرزشیە زانیاری و سوود لە ڕێنمایی و ڕاهێنانەکانی وەردەگرن ئەم کاتتان باش پرۆگرامی ئەمڕۆ لەبارەی فول بۆدی وەرکاوت دەست پێکەین هەر دەستمان لەسەر ئەمە دائێنەین کە وەکو تەختەیەکە باز ئەدەین و لە ڕاست و چەپ نەفەسێکی قۆڵ ئەکێشن دەستان ڕاست بێت 4 جاران 30 سانیە دووبارەی ئەکەنەوە ئی دووەم یەک قاچ ئێبن بۆ سەرەوە ئەوەستن ئێن بۆ خوارەوە قاچەکە ئەیگۆڕن وێن بۆ خوارەوە ئەگەر ئەمە ئاسان بێ ئەتانن سەریعتر جاران 30 سانیە وی سێم کە سوودی هەیە بۆ سک
دەستێکتان ڕاستەگرن دەستی تر بۆ دەرەوە هەردوو قاشانێن بۆ سەرەوە و 30 سانیە ئەوەستن ئەگەر ماسان بێ تان یەک قاشتان ببەن بۆ لای سکتان چوارجاران 30 سانیە ئەمە دووبار ئەکەنەوە نەفەسێکی قۆڵ بکێشن و چوارجاران 30 سانیە ئەمە دووبارە بکەن پۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات زۆر سپاس کە لەگەڵمان بوون بەڵێ بەم بڕگەیە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمان دەهێنین کە کۆتا ڕۆژی هەفتەشە تا شەممە وا بە گەیشتنەوەیکی دیکە و دیدارێک لە بینی ئێمە و ئێوە بەخواتان دەسپێرن و ماڵاوە خاتان لەگەڵ